ئوستاد نە دوژمنی کەس بووە نەڕقی لە کەس بووە ویستۆتی نەتەوەکەی خۆی هەمووی لە دەوری چرای بە شیریزم کۆ بکات. وەستا بەشیر مشیر جەرگ سوتاوە ینی جەرگیشی سوتاوە هەڵبەت بۆ چێ بۆ کورد لەم وەزیرە زلانەوە لە بۆ کێ بۆ کێ هەمووی جێی بێتەوە هەموو خۆشیان بێ هەمووین بێ. توی من فەیلسوفم وعند الإيجاب شاعرم. هەبوو نەبوو پیرێ هەبوو درەنگ هاتوو زوو لە دەستشوو ئەم لاوە ئەم گەورە پیرە ئەم ساویلکە دانا و ژیرە هەژارێ بوو ساماندارێ بێسەوادێ خوێندەوارێ کێشەی نەبوو خەمی هەبوو نەدوویەکی قسە لە ڕوو لە خۆبایی و بە بێهەوا گەدایە بوو فەرمانڕەوا ڕاستی لە ناو درۆیە بوو ڕاستی لە ناو درۆیە بوو ڕەش و سپی لە خۆیە بوو وای ئەزانی لە بەرچاوە بلیمەتە گەورە پیاوە ناوی هەمیشە لەبیرە هەم بەشیرە و هەم موشیرە. ئوستاد زۆر دەتوانم بڵێم بە ئیمضای خۆی شارەزابوون لە کەسێکی ئایا بەشیر بەڕاستی نووسەر بووە یان کراوە بە نووسەر؟ ئایا ئەو بە خەیاڵ بیرمەند بووە یان بەڕاستی؟ ئایا جیاوازی چییە لە نێوان ڕاستی و درۆدا؟ سنووری نێوان خەیاڵ و ڕاستی توخوبی نێوان ڕازگۆی و درۆ لە چۆ دەست پێ دەکات و لە چۆدا کۆتایی دێت؟ ئوستاد یەک شتی هەبوو ئەبێ بزانی کە شتێکی ئەوت ئەوەندەی دەوتەوە ئەو شتە خۆی باوەڕیە هێنابوو ینی قەت ما ئوستاد شتێکی درۆی نەوتوە قەت چونکە هەرچیەکی درۆ چییە؟ درۆ شتێکە کە ئینسان لە کانی دڵەوە پێی وابێ ئەو شتە ناڕاستەوە بیڕێ بەڵام ئەو هەر شتێکی ئەوت پێی وابوو کە ڕاستە جا کە شتێکی پێی وابوو شتێ ڕاستیتە درۆ نییە ئەو شتە ڕووی دابێ یا ڕووی نەدابێ بابەتێکی دیکەیە بەڵام ئوستاد لەو باوەڕاو ئەو شتانی کە ئیگەڕای و ڕاستە یعنی ئەو کە تۆ شتێگە نووسرا ئەم دیە کرد و شتێگە نووسرا بە فەرمانی ئەو کە ئیمەڤایە کرد ئیتر بەماڵی خۆی زانیتە تۆ هەتا ئێوارە بدوتە ئەوە نەک وەک بڵێ یعنی بچێ دەستی خەڵک بە بڕیاشتی بە ماڵی خۆی زانی. کۆنترین شت ئەو بەیانەی هەڵبژاردنەیە کە باسم کرد 1920 و ئەو تارانە یان ئەو هۆنراوانەیە کە لە زاری کرمانجییا دەرچووە ئەمجا سیپارەی حەق پەرستی کە لە 1930 کابڵاوی کردوتەوە ئەوە خوالێ خوشبوو مامۆستا عەبدولخالق ئەسیری شاعری بەناوبانگی کورد کە خەڵکی کەرکوو یا دەوروبەری کەرکووکە ئەوەی نووسیوە بەڵام وەکو ئەڵێ خۆی بەشیر تەلیفی کردووە. مامۆستا بەشیر زۆر زۆر بە حەماسەتەوە باسی ئەو کتێبەیەکە ینی وەکو چۆن خەڵک باسی مانیفێستی پارتی کۆمونیستی کارل مارکس و فریدریک ئەنگلزەکە ئەو ئاوا باسی سیپارەی حەقپەرستیە کرد باسی هەرچێکە بووتایە ئەیوت ئەوە لە سیپارەی حەقپەرستیان نووسراوە حتا ئەچووی بۆ لای داوای کتێبێکە دەکرد ئەگەر نەی وایە ئەیگوو بەڵام ئەتۆ ئەتوانی سیپارەی حەقپەرستی بخوێنیتەوە ئەیوت سیپارەی حەقپەرستی چییە؟ ئەیوت ئەوی سیپارەی حەقپەرستی بخوێنێتەوە ئیتر پێویستی بەوە نییە کتێبی تر بخوێنێتەوە یعنی زۆر ینی لەو کتێبەی خۆی ڕازی بوو خۆی ئامادەیی تیا بوو خۆی حەزی پێ کرد بەڵام خۆی لەبەر ئەوەی کەوە توانای خوێندەواریەکەی کەم بوو بڵێن پاشخانێکی دەوڵەمەندی نەبوو لەو بوارە تەنها شعور بوو ئینەکەی ئەو تەنها شعورەکەی هەبوو ئێمە هاتین پەرەمان پێیا گرنگیمان پێیا هاتین گەورەمان کرد بە تایبەتیش چکو ئەمانزانی ئەم پیاوە لە کانی دڵیەوە لە ناخی دڵیەوە ئەوی پێخۆشە یانی چەند جار ئێمە ئەو شتانی کە نووسراوە بە ناوی بەشیر موشیرەوەیە گەلێکی ئێمە بۆمان نووسیوە ئەوانی کە چوێنە ئەو بارەگایی ئەو بەڵام بە ناوی بەشیر موشیرەوە
لە گۆواری هیوایە لە جێدەی ژینایە لە جەریدەی بڕواایە هەر سەرچاوەیەکە کە بڵاومان نەکردەوە ئەو بۆ هۆیەوەکەوە ڕۆژنامە فرۆش و کتێب فرۆش بوو ئەچوو بۆ لای ئیتر هینەکانی هەڵ ئایەوە یا خوێشێک بۆ یەخێنەوە کە شتێک لەو بابەتانە بە چاویەکە و کە ناوی خۆی لەسەرە یەکسەر ئەچووە ئەو خەیاڵەوە کە ئەمە بەڕاستی خۆی نووسیوێتی لەبەرەوە ئێمە کە ئەچوین پێوتین ئەی من شتێکی زۆر گرنگم نووسیوە لە باری فڵان بابەتەوە لە ئەوە تا لێرا و ئێمەش خۆمان وا لێکرد کە نایزانین کامە یوسیۆ یا دەستمان و بۆمان نەخوێنەوە و ئەویش زۆری پێخۆش بوو سەرێ لە قال و یعنی وەکوتم خۆی ئامادەکەی تیا بوو ئێمەش زیاتر پەرەمان پێیا هەر جۆرێکی لێک بیتەوە شەسەی تایبەتیە کاک تا بابان ئەڵێ پیاوێکی با بڵێنەوەڵێ نەخێنەوار یاچی یەک دوو لە قبیکاڵێ کۆمەڵی ئەڵێ خوێنەوار و تەنانەت زانای کورتاسە خۆیان پێوە خەریک کردووە و تا ئێستاش قسە خۆشەکانی هەندێ شتی هەندێ باسی ناو دوکانەکەی هەندێ خەڵقی ناو دوکانەکەی تا ئێستا بەبەریەوە ماوە باسی بکەین من شەهید دکتۆر قاسملو ئەوی ژوە کەم و کەسێک دۆستی بەشیر بوو ئەیوو کورد هیچی لەکە هیچ میلەتی تر ناچێ ئەموو چۆنەوە هیچ میلەتێ بەشیری هەیە ئەو هەموو کتێبە ئەو هەموو قەسیدە و شیعرە ڕەنگە 200 قەسیدەیە بێ کۆیکەیت هەرێکەی مستەوایەکە هەرێکەی جۆرێکە ڕەنگە 6 کتێبی هەیە بە مەقالە زۆری هەیە ئەمانە هەمووی و بژڵین نەخوێنەوار بووە ئەنجا هەژار زۆر شتی لەو بابەتانەی هەیە هەروها کامل ژیر کۆمەڵێک شاری بۆ ئەو بۆ ئەو نووسیە و بە ناوی بەشیرەوە بڵاو کراوەتەوە وتارەکان و شعرەکانی کە بە ناوی خۆی و بڵاوی کردوونەوە هەمووی لەو بابەتانەیە وردیژە و کەسانە بوو کشتی بۆ ئەو نووسیشتی بۆ بڵاوە کرد گەلێ ئازادی لە یاد و بیر بێ خاوەنی ڕۆڵی وەکو بەشیر بێ بەشیر موشیر بێ و کامەڵ و ژیر بێ بۆ کوردستانی قەڵغانی شیر بێ ئەو گەلە ئەبێ بگا بە ئاوات سربەخۆ هەڵکە بەیداخی وڵات هەژار بۆی گێڕامەوە وتی ڕۆژێک لە دوکانەکەی دانیشت بووم وتی ئەو فێر بوو بە منی ئەو دووسێ قسەیە کردو ئەیگو بۆم بڵاوکەرەوە بۆم بنووسە وتی ڕۆژێک هات وتی ئەمین دەمەوێ شعرێک بڵێم منیش وتم فەرموو وتی ئێ بدەتۆ باشە ئەتۆ بینووسە وتم منیش قەڵەم و کاغەزم گر بەدەستمەوە ئەو بە هەرچی شتێ فەرموودەی بەشیر نووسرابێتەوە بە ئیمڤای خۆی بوو بێ بۆتە ماڵی بەشیر ئوستاد ئەو حەقی نەبوو ئەو شتە و من خۆم ئاگام لەو شەوەیە کە پێی وتی تی بەڵێ مامزار تۆ نەخۆش نەبوویتی بە یوتی ئەمینیش نەخۆش بوو وتی بنووسە وتی کاغزخە مەیل وتی نووسیم مەیل وتی نەختێکی پێچوو وتی دیسان مەیل هو مەیل وتی دەبڕۆ بیکە بە شعر وەڵڵا ئینجا هەژار بە ئەمری ئوستاد تێدەبی کردێتی زۆر بە شعری جوان ئەنجا هەژار بەڕاستی زۆر جوانی بۆ تەواو کردووە ئەڵێ مەیل دیسان مەیل دڵپڕە لە مەیل دڵکەی لە لەغەم لەبەر مەیلی لەیل لەیلی من وەتەن منم مەجنونی هەردوو لا توش ڕووین کزی و زەبوونی هەرگیز لا نەچوو مەیلی لە ناو دڵ وەتەنمە بمخەنە بشتمە بنگەڵ تا دایکی وەتەن دیل و یەخسیرە دڵتەنگ و غەمبار بە شیر موشیرە تا دایکی وەتەن دیل و یەخسیرە دڵتەنگ و غەمبار بە شیر موشیرە شتێکی زۆر جوانە بەڕاستی یعنی پارچەیەکی زێڕە ژمارەی کتێبەکانی ئوستاد زۆرن
بەڵام ژمارەی ئەو بەرهەمانەی کە بە شێوەی وتار و نووسینی ڕۆژنامەوانی بڵاو کراونەتەوە گەلێ زۆرترن. لە زۆربەی گۆڤار و ڕۆژنامەکانی ئەو سەردەمەدا بەشیر بە درێژایی نزیکەی 35 ساڵ نووسین و بەرهەمی بڵاو کردوتەوە. کۆکردنەوەی هەموو ئەو بەرهەمانە هەڵبەتە کارێکی ئاسان نییە، بەڵام گەر کۆ بکرێنەوە دەبن بە سەرچاوەیەکی گرنگ و سەرنجڕاکێش بۆ کولتور و مێژووی کورد. پارەی حەقپەرستیەکە لەوە ئەچی ئەسیری نووسیبێتی، چکە بەبێ مناسەبەت ڕسمی ئەسیری تایە مەتی ئەسیریەکە. بەخدنامەی ناپلیۆن نەغوارێن کرێ، بەخدنامەی ناپلیۆن کاڵێ بەشرموشی لە فەڕەنسیەوە تەرجمەی کردووە، فەڕەنسیش ێزاری بە حساب فەڕەنسیەوە تەرجمەی کردووە. ڕسمێکی مەلا موحسین هوشیار هەبوو. مەلا موحسین لە بەغا ئیمام و هین بوو، دوایاتەوە ئێرە لە مزگەوتی مفتی بوو، هەورامی بوو، درێژە بوو. ڕسمێکی ئەوی تایە و مەتێوی تایە مەسەلەن. ئاتەشگەدە هەر دەرنەچوو. جارێک ئێستاش بیرمە بەڕەحمە بێ ڕەشی باجەڵان کە پارێزەر و دوای حاکمێکی ناودار بوو لە مەسەلەی کورد و پارتی وانە مێژوویەکی بڕژی باجەڵی ژەهاتاوێ دایم وتێرە مامۆساوە 5 ساڵ باسی ئەم کتێبە کە ئاتەشگەدە ئەم کتابەیە بین دەرچێ هەموو دەوڵەتی هین وەکوتم منعەکەن مەسڵ نەبێ ئیتر ئەم قسانەیە کرد ئەو هەر دەرنەچووتی غێر وەردی بڵحە غێر وەردی بڵعادی وەردی ناینووسێ دیارە بەیوتوە. بەشیر موشیر بە کتێبەکە هەی میسواح و دیوان کە چاپێکی جوان و ڕێکوپێکە و ڕسمێکی ڕێکوپێکی خۆی تایە لەگەڵ بەخدنامەکە ئێمە بەڕاستی ینی وا بۆی ئەچوین کە بەشیر موشیر نووسەرێکی زۆر لێوەشاوەیە و بەناوبانگە. تەمان هیچ ئەو بەناوبانگە هیچ کەس گومانی لەوەدا نییە، بەڵام ئێمە وەمان نەزانی ئەم شتانە هەمووی خۆی نووسیەتی و خۆی داناوە و زۆر پێخۆشحاڵ بووین کە شتەکانمان ئەبینی. ئیتر پاشەوە بە درێژایی کات لە ڕۆژنامەکانە لە گۆڤارەکانە بە تایبەتی لە گۆڤاری گەلاوێش وتاری مامۆستا بەشیر بەرچاو ئەکەوت و هەموو ئەو وتارانش ئەگەر بێت و بەسەریا بچینەوە لە لای خەڵکی ترەوە نووسراوە ئەو تەلیفی کردووە و حتا ئێمە ناوی نووسەرەکانی جەزانی من خۆم ناوی بەشی زۆری نووسەرەکانە زانم، یان مامۆستا عەلادین سەجادی بووە، یان مامۆستا محەممەد قسڵجی بووە، یان تۆفی غوردی بووە، یان لە پاشانە جەمال نەبز بووە، یان کۆمەڵی خەڵکی تر ئەوانەی کە لە بەغا بوون و ئەچوونە دوکانەکەی دائانیشت ئەیوت ئەمن دەمەوێ مەسەلەن وتارێک بنووسم لەسەر فڵان باس ئەو معنایە بوو تۆ بۆم بنووسە. مامۆستا هەژاریش لەو کەسانە بووە کە شعری نووسیوە بە ناوی بەشیر موشیرەوە بڵاو بۆتەوە. پیاوێک هەبوو کەرکوچی ناوی کەریم جەوادی بوو، ئوستاد پێ و کەریم گاگوو، ئەخر ئەو شەی گاگووە لەو کەریمەوەدا. ڕۆژێک خۆی لە دوکان نەبوو ئوستاد، من شعرێکم خۆم کوتی چما بەشیر شاعیڕێ ئیکتمە چۆن کوتی ئەوە نەمەعنا هەیە جەکە بەشیر گەڕای و شعرەکان تێنەگەیشتەوە چێ من کەی نازام چی بووم چیم کرد ئەو هاتەوە کوتی ئەوە بەخێر هاتی شاعری کوردستان ئەو کابراج کەریم گاگوو کوتی تۆ حەیای کورد بردت بە پوستادێک و حەیای کورد چی؟ کوتی کوڕە ئەوە ڕابطە نییە لە مابەینی شعر کوڕە گوتی بڕۆ گاگوو ئیتر ئەو وشەی گاگووە لەو کەریمەوەدا کەریم گاگوو. اینجا ئەو کەریم گاگوۆش بەشیرێست بوو، عارفە سوور بەشیرێست بوو. اینجا عارفە سوور کابرایەکی پیر بوو ینی قەڵە و ئەمانە بوو. محەممەد بریفکانی هەبوو ئەویش هەر بەشیرێست بوو، ڕۆژنامەی دەرەکرد بە عەرەبی لە بەغا، دوایی ئەنیکی بەشێکیشی کرد بە کوردی. خۆی بە منیەوت ئەیوت ئاڤە سوور کە بە ڕێی بوو تایوکو ڤێ ئەیوت بە کوردی ئەوت کوفت کوتی کوڕە باوکم ئاڤە سوور کوفت نییە. کوتم بۆچی کوفت نییە؟ کوڕە باوکم پیرە ئێرە و بندیوان ناتوانێ ڤاکە. کوتی منیش وەڵاکتم بۆ مامە عارفێ جەرمەوە ئەم شتان وڵاکە عارفە سوورم دی وتم مامە عارف تۆ زانی تۆ کوردنی کوتی چۆن؟ وتم وەڵا کوردنیچە. کوتی
کوتی چۆن تێناگەم وتمە وەڵام حەمە بریفکانی ئەڵێ عارفە سوور کورد نییە ئاڵە فەسوور کوتی بۆچی چۆن کوتم ئەڵێ پیرە ئێرە ئەو بندیوارە ناتوانێت ڕاکە کوتی وەڵایی مەترێکیش ناتوانم ڕاوکەم و کوردیشم وتی تی وەڵا پێی بڵێ مەترێک نەکتا و بندیوار مەترێک ناتوانم ڕاوکەم و کوردیشم اینجا ئەوە عارفە سوور کورد بوو ئەمین ڕەوان بەشیرێز بوو ئەمین ڕەوانز جا محەممەد عەلی کوردیەکی کەشە بوو ڕۆژێک ئەو محەممەد عەلی کوردیە کەتنێکی زۆر خراپی کردبوو دوکانی ئوستاد تەڕابەیەکی هەبوو ئەبوو زۆر بەسەرخۆ بە 15 خولەک بە چارێکی ئێمە بمان برداست هەمە ئێوادەی ڕاکێشن دەی هەڕێ بڕ دەبوو وەستن دەی بنبووە بەو شێوە وەڵا ڕۆژێکیان ئەم میزی دێ محەممەد عەلی کوردی بچێتە حەیدەرخانە لەوێ میزی خۆی بکەوە بگەڕێتەوە ئاوە بەشیر لەوێ نابێ دەڕابەکە داتێت دەڕابشکە کە بە جارەدا بە ئەوشکە هیدەرگە ئوستاد گەڕابوو لە چی شۆ باش نەخیە ڕەفیق چالاک هات کوتی مامۆستای پێویست ناکە ئێستا ئەو دەڕابێ وشکاوە کوتی ئەخەری یا ظالم وتی ئەوە مەسەلە ڕبع دینارێک نییە مەسەلە 3 دینارە وەڵی ڕاست 3 دینارمان کۆ کردەوە محەممەد عەلی کوردی سەلام عادلی بڵێن سکرتێری حیزبی شووعی کە پاشان باسیەکان گرتیان و ئیعدامیان کردە ساڵی 1963 وتی من ناوی عەبدوڵڵا گۆرانم زۆر بیستووە و حەزەکەم یانی عەبدوڵڵا گۆران ببینم تازە عەبدوڵڵا گۆران لە بەندیخانە دەرچوو لە ساڵی 54 گیرا بۆ بزانم 55 بەرەڵا بوو منی ژوتم باشە ئەم جارەکە چوومەوە سلێمانی قسەی لەگەڵاکەم ئەو وەختە عەبدوڵڵا گۆران دۆستێکی حیزبی شیوعی بوو لە پاشا بوو بە ئەندامی حیزبی شیوعی کە چوومەوە سلێمانی قسەم لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا گۆران کرد وتم حەزەکەم ئەم جارە لەگەڵما بێی بۆ بەغا بەڵام باش نییە پێکەوە بڕۆین ڕێیەکەوین لەکوێ یەکتری ببینین وتم شخصێک ئەوێ بدبینێ یەکێک لە لێپرساوە گەورەکانی حیزبی شیوعی ئەوێ بدبینێ بیرمان کردەوە چۆن یەکتری بدۆزینەوە وتم باشترین شت ئەوەیە وتم تۆ ئەچیتە دوکانی بەشیر وتی من هەرچەند بچمە بەغا ئەسڵا زۆر بەشی زۆری وەختەکەم هەر لە دوکانی بەشیر دائنیشم چونکەوە تا ڕەفیق حلمیش لەوێ دائنیش ئەوەتە کتێبەکەی وەدەسەوە بۆ ڕەفیق حلمی بەرگی دووەمی شیعر و ئەدەبیاتی کوردی وتی من بەشی زۆری وەختەکەم هەر لەوێ دائنیشم وتم زۆر باشە من بەویا تێپەڕم کە چاوم بە جەنابەت کەوت یام هەم جەریدەیەکی ژەکردنەوە ئیتر وردە وردە ئەڕۆم تۆش وەرە بۆ ئەوەی لە شوێنێکدا بنیشین و ئەو مەسەلەی چاو پێکەوتنە جێبەجێ بکەین و بەو شێوەیە ئەوە لە مانگی چشتینی یەکەمی یا دووەمی ساڵی 1956 بوو. شاعیری ناودار عەبدولخالق ئەسیری یەکێکە لەو کەسایەتیانەی کە لە دروستکردنی کەسایەتی بەشیر و بیری بەشیریزمدا دەستێکی دیاری هەیە. خەباتی ئەسیری بۆ پێشخستن و گەشەپێدانی بیری بەشیریزم دیار و ئاشکرایە. ئەسیری یەکێکە لەو کەسایەتیانەی کە زۆر زوو هەستی بە گەورەی بەشیر کردووە و بۆ ئاشکراکردنی توانای بەشیر دڵسۆزانە هەوڵی داوە. یەکێک لە بەرهەمە هەرە دیارەکانی بەشیر کتێبی سیپارەی حەقپەرستیە. سیپارەی حەقپەرستی بە مانیفێستۆی بیری بەشیردا دەنرێت. ئەسیری یەکێک لەو کەسانەیە کە شانازی ئەوەی پێبڕاوە لە ئامادەکردن یان تەلیفی ئەو کتێبەدا واتە لە ئامادەکردنی سیپارەی حەقپەرستیدا بەشدار بووە. تەنانەت بەشیر موشیر خۆی مۆڵەتی ئەوەی داوە لە سیپارەی حەقپەرستیدا وێنەی ئەسیری شاعیر بڵاو بکرێتەوە و لە ژێر وێنەکەشیدا بنووسرێت زانا و فەیلسوفی کورد سەید حوسێن زادە مەلا عەبدولخالق ئەسیری ئەفەندی.
ئەسیری شاعیری ناوداری کووردە. ئەدەبیاتی ئەسیری ئەدەبیاتێکە تانوپۆی بە خۆشەویستی کورد و کوردستان چنراوە. شایانی باسە ئەسیری لە ساڵی 1990دا لەدایک بووە و لە ڕۆژی 18 شەشی 1962دا کۆچی دوایی کردووە. ئەسیری لە شاری کەرکووک لە گردی شێخ مەحێدین بە خاک سپێردراوە. جێگەی داخە لە کاتێکدا یادی ئوستاد بەشیر دەکرێتەوە و سەبارەت بە بیری بەشیر فیلم ساز دەکرێت. کۆمەڵێکی زۆر لە بەشیریستە گەورەکان ئەوانەی ڕاستەوخۆ لەگەڵ ئوستاددا ژیاون کۆچی دواییان کردووە. مێژوونووسی کورد ئەمین زەجیبەک، زانای زمان ناس تۆفیق وەهبی، نووسەر و تێکۆشەر برای مەحمەد، مێژوونووسی کورد مەلا جەمیلی ڕۆژبەیانی، نووسەر و ئەدیبی کورد عەلاءەدین سوجادی، تێکۆشەر و ڕووناکبیر عەبدوڕەحمانی قاسملوو، شاعیر و نووسەر هەژار موکوریانی، نووسەر و ڕووناکبیر حوسێن حوزنی موکوریانی، نووسەر تۆفیق وردی، شاعیر شێخ سەلام، وەشانکار و ڕووناکبیر جیوی موکوریانی، نووسەر ڕەفیق حلمی، نێوداری کورد مارف جیاوەک، هونەرمەند ڕەفیق چالاک، نووسەر و مامۆسای زانکۆ دکتۆر ئیحسان فواد، هەروەها گەلێک ناوی دیکەی هاوچەشنی ئەم نێودارانەی کورد لە بەشیریستە هەرە گەورەکان بوون. خەوتەی مژدەبەرەکە وەکووتم بە پلەی یەکەم جەمان لەبەز بوو. جەمان لەبەزدا ئەو لە هەمومان لە پێشتر بوو. ئەو بڵین باوەڕی تەواوی بوو بوو. بە دوای جەمان لەبەزدا من ئەهاتم وەکو خۆی ئەیوتیانی خۆی پلەی دانابوو. پلەی دانابوو. ئێمە ئەم دوو کەسە پلەی یەکەم و دووەمی بۆ ئێمە دانابوو. ئەوانی تر وەکو عەلاءەدین سوجادی، وەکو مەلا جەمیلی ڕۆژبەیانی، وەکو دکتۆر کەمال فواد، وەکو مام جەلال، تۆفیق وردی، دکتۆر محەممەد نووری عارف، ئەو کۆمەڵە خەڵقانە کە بە پلەی دووهەم ئاهاتن و بەڵام هەر لە ناو حوتەی مژدەبەرا بوون، ئەوانە بە پێی ئامادەبوونیان بە پێی بارودۆخ ئەگۆڕان. بەس ئەوانی کە سابیت بن وەکووتم ئەو چەند کەسە و ئەوانی تریش بۆ نمونە کەسێکی وەکو بڵین دکتۆر کەمال فواد کە ڕۆی بۆ ئەوروپا و لەوێ خەریکی خوێن و دکتۆرە و ماوەیەکی زۆر دیارە هەر ئەبێ شکە بچێتە شوێنی ئەو. هەروەها کاک جەمال کە ڕۆی جەمان لەبەز بۆ دەرەوە کەسێکی وەکو مەلا جەمیلی ڕۆژبەیانی کە ئەوش ئامادەبوونی هەمیشەیی هەبوو، یاخۆ عەلاءەدین سوجادی، یاخۆ دکتۆر محەممەد نووری عارف. ئەمانە ماوەیەکی دکتۆر عیزەدین ئەویش لە ناو حوتەی مژدەبەرا بوو، بەڵام ئەو لە خۆی تێکگا ئەو سەرپێچی زۆریە کرد لەگەڵ مامۆستا بەشیرە و ئیتر ئەوی لە لیستەی حوتەی مژدەبەر کردە دەرەوە. هەرچەنگە دکتۆر عیزەدین خۆی هەروە ئازانێت کە لە ناو حوتەی مژدەبەرایە، بەڵام بەڕاستی من وەکو ئەمانەتێکی مێژوویە ئێڵێم ئەو وتی با ئەوی تیا دەبێت. هەر لە تەنیش کۆلێجەکەی ئەمەوە ماڵی مامۆستا تۆفیق وەهبی خوا لێ خۆش بوو لەوێەوە بوو. بەرامبەر بەوان بەرامبەر بە ماڵی مامۆستا تۆفیق وەهبی ماڵی ئەمین ڕەوانزی بوو. ئەمین ڕەوانزیش بە ڕەحمەت یەکێ بوو لە هەرە بەشیریستە گەورەکان. ئێستا کوڕەکەشی دکتۆر وریان ڕەوانزی هەرچەندە ئەو زۆر لەگەڵ ئوستاد بینی نەبووە، باوکی بوویەتی، بەڵام بەهۆی باوکیەوە میراتی بەشیریزمی بۆ ماوەتەوە. ئەوی جێکێکە لە بەشیریستە گەورەکان. جا بەڕاستی کامیل ژیر و محەممەد نووری عارف، دکتۆر محەممەد نووری عارف لە بەشیریستە هەرە گەورەکانن بەڕاستی، ینی ئەوانش لە پلەی یەکەمی بەشیریست. هەرچەندە تا ئێستا سەرژمێری تەواو بۆ ژمارەی بەشیریستەکان نەکراوە، بەڵام بەپێی بۆچوونی شاگردەکانی ئوستاد بێت ژمارەی بەشیریستەکان چەندین ملیۆن کەسن. ئەوان وای ڕادەگەێنن کە زۆرینەی کورد بە تایبەتیش کوردی هۆشیار و بە ئاگا، کوردی نیشتیمان پەروەر و خەمخۆر بۆ وڵات بەشیریستن. ژمارەی بەشیریستە ڕەسەن و پلەیەکەکانیش ئەوانەی لە خزمەتی ئوستاد دابوونە و لە بەردەستی ئوستاد خۆیدا پەروەردەبوون بەدەیان کەسن.
ئوستاد لە خەباتی کوردایەتی و لە هۆشیارکردنەوەی نەتەوەکەیدا هەرگیز کەم تەرخەم نەبووە. ئەو بەردەوام ئاگاداری هەموو هەوڵەکان بووە بۆ پێشخستنی کولتوری کورد و تێکۆشان بۆ نیشتیمان. ئوستاد نەک هەر لە نێو خۆی کوردستان بەڵکو ئەو بەردەوام بەهۆی نامەکانیەوە بۆ قوتابیانی کورد لە دەروی وڵات زانیاری و ئاگاداری سەبارەت بە کۆمەڵی کوردەواری و شۆڕشی کوردستان گەیاندووە با قوتابیەکانی خۆی و دۆستەکانی کێشەی کورد. نامەکانی بەشیر بۆ کۆنگرەی ساڵانەی قوتابیانی کورد لە ئەوروپا ئەوە دەسەلمێنن کە بەشیر چەند خەمخۆری قوتابیانی کورد و کێشەی گەلەکەی بووە. ئەو نامانەکە لەلایەن بەڕێز دکتۆر کەمال فواد پارێزراون یەکێکن لە سەرچاوە گرنگەکانی هەڵوێستی ئوستاد و بیری بەشیریزم. ئەماش نامەیەکە ئەوەیە ئەڵێ نەهاتەوە نامەکە بەرێتەوە نیگلەیەکە جا لە وەحی ئەوە نامەیەک دروستکرا، ینی بەڕاستی لەوە ئەچێ هەر بەشیر خۆی نووسی بێت، ینی لەوێ خۆشی بی نووسیا هەروایە نووسی بۆ کۆنگرەی براونشوای نارکە لە ساڵی 62 پێکات. ئەمە وا دەستێت دڵ پڕپەژارە وەتەن غەمبارە هیلاک و ماندوو کەوتوو لەم شارە تاسەوە ئارەزووی دڵ ئەشکێنم نامەی کۆنگرە ئەوا دەنێرم. ئەندامانی خۆشەویستی کۆنگرەی خوێندکاران ساڵ بە ساڵ هەم خۆزگەم بەپار هەم خۆزگەم نابەپار. ئەم ساڵش خەمم لێنیش کەوتمە جەیەشان چونکە کۆنگرەی خوێندکاران بگیرێتەوە. ئەمن نامە نەنێرم ئەمن لە بیری ئەوەدا بووم چۆن نامەکەم بەدەست یا ساڵەکانی حدود نەگاتن. سەری دنیام لێ هاتەوە یەک تا دوێنێ بەیانی کە تەماشای بە خەتنامەکەی ناپلوێنم کرد تێدا نووسرا بوو کە ئەمڕۆ موفەق دەبیتن. ئەمریش دڵم خۆش بوو نامەم نووسی لە پڕ کاک فڵان خۆی کرد بە ژووری دوکاندا و وتی دەچمە ئەڵمانیا و نامەکەی وەک پارچەیە لە دڵی پاراست و هێنای بۆ ئێوەی خۆشەویست. خۆشەویستەکانم دڵم پڕ لە ئازارە بۆ کوردستان دیارە هەموو شت ئاگادارن کوشتن بڕێن بۆ ماباران داخستنی دوکانەکەی ئەمن کەیانەی هەموو کوردی بەغدایە و بە کوێرایی چاوی هەموو نۆکەر و ئیسیعمار و زۆڵە کوردێک باڵێزخانەی کوردستانە لە پایتەختی هەڕۆنە ڕەشیدا. ئەندامانی خۆشەویستی کۆنگرە بۆمبابارانی ملیۆنێک کوردی لە کوردستانی بە زۆر بە قاسمەوە بەستراوی کورد بەڵام وا مەزانن بەمە کورد ملیۆنێکی کەم کردووە بەڵکو بە گرمە گرمی بۆمبا زەوی کوردستان پشکو 3 ملیۆن منداڵی شۆڕژگەرە ئەم ساڵ لەدایک بوون. کوردستان هەر کوردستانە و گۆڕەکەی محەممەد عەلی کوردی ئەڵڵای ڕحەمە لە مەنسوورێتە جەبەل شایەتە. قسەم زۆرە و داخی دڵ زۆرە و هیوای سەرکەوتنتان مەودڵنیا بن کە نەتەوەکەتان سەر ئەکەوێت و منیش زمانی حاڵم هەر دەڵێت بە شیرموشیر لە عەزرەت کوردانەوە بە پیری ئارەقەکا و لە گەرمانە لەناو دوکان ئەسووتێ. کورد هەرما و هەر زۆر ئەبێت کوردستان هەرماوە و تا دێت فراوانتر دەبێت با دوشمن شەق بباتن و کوێر بێت. دواشت بە دڵمە لە دوایی تا لە دواییدا ئەم شعرەتان بۆ بنووسم یادتان بەخێر ئەی دوور وڵاتان کە کۆتر بە باڵ ناگاتەلاتان باوکی لاو و پیرتان بە شیرموشیر 1962. هەموو کۆنگرەیەکی خوێندکاران کایگیرا لە ئەوروپای ماچوین نامەیەکی مامۆستا بەشیرە گەیشت کاکەمالوتی ئەم ساڵ نامەی بەشیر نەهاتووە ئێوەتم ئاسانە خۆمەوەکۆ توانین هین بکەین ئەتوانی وەگە و بینوسین لەگەڵ حسان فواددا دانیشتین ڕەمەدی نووسیمان بام خەتی منە کورد کەوەرە چەند بیڕنی هینکەی دەرەچێتەوە قسەی بە عەبدولکەریم قاسمی شتایە تەمەناوە لەسەرەوە زیاترین بوونەوەختە حزبی شوێی بینە بین بوو لە بینی شۆڕشی کووردا دوو عەبدولکەریم قاسم ساڵی 62 بوو ئەو گۆڕەپە ئەوەنگە مناڵی کوشت بەڵام ئەوەنگە مناڵ وەکو قارچە کاڵتۆقین لەو بابەتەیە گەربیرم بێ ئاخرەکەی وەیە ئەوی ئینفسالی نەبێتن گەوادە ئێتە چوینەوە مۆسکۆ برادێکمان بوو بەڕەحمە بێ پاژەوە بوو پارتیە وەختە زۆر دژی کوردایەتی بوو کە شوێعی بوو دوایی ئەو چوو هینێکی لیان بە حیزب کە لە کۆنگرا بە ناوی خۆیەوە ڕاکانی خۆی دەرنەبڕیوە کە من ڕام دیار بوو ناو حیزبە ڕاموا بوو کورد حەق بوو پێش پارتی و مەنابستوانە و دەست پێ بکا بەرامبەر بەهین عەبدولکەریم قاسم و بکە دەستیش پێکرا
لاما بۆ یەکسەر تیابواە ئەو تومە لە ناو حیزبا من ماون خەڵق ڕاما بوو جاو نووسی بووە و برادراڵێ ڕاکانی خۆی بە ناوی خۆیەوە دەرنەبڕی لەوێ لە کۆنگراسکە نابوو عکسی ڕاحزب بڵێ بە ناوی یەکێکەوە کە ناوی بەشیر موشیرە دەری بڕی یەکێکەوە ئاجاو خۆی ڕایوا بوو مە چییە یەکیان بۆ ناردم ئەوش قسەی پێران بەڵام لە هیچ ناگە ماوە ئێستاش مەسوول بوو هەر بە عربی و ڕەفیق تا كاتب بالرسالة للمؤتمر باسم واحد اسمه بشير مشير نسيبه شي سؤال كان وتم باب تيوجن بشير كي قلت لا انا ما عليه بيمبر نسيوتي انا محاسبة حزبية محاسبة حزبية قل لي كاتب لو ما كاتب وتم بيمبر قلت لا وتم نعم كاتب بي اللي مو انفصالي قوات وتم باتي يقول لا وتم نعم بي برو شوار ما ين تجميد كردم انزارك شوار ما تجميد ايش بعقلي اوان دعي كعزيز وان كعتنا موسكو كعزيز اقاري بشيرة او ككريم محمود هر بيا كرين بوا بعقلتي وبرادرش مان كما ويشتا وازم الحزبانه معوش كنمدي لمؤتمر وشتا بعقلتي وان بيا كريم كان لسه بشير تورا ابراب دوابن لسر بشير هيني شم خواردوه سزا شم خواردوه لو دوكانا قال شتي ترسناجيش انجام ولا وكواني ك بلين دمو باسي شورج لكردستان كبقي شايته بغابه نستارك رادز او اويجي عن بوكسيكا بويشوا وقال جاريش نسخيش لو انا خصص نوقكي خويو استاذ كرد بوو بەڕاستی يعني خۆی زاتن خۆی بە منیەوت ئەیوە ئەمنتۆم بۆیە خۆشێتەوە چونکە ڕسمەن ئینفیسالیت ڕسمەن وە خۆشی ئەیگوت بەڕاستی ینی ببوورن کەم قسەیەکەم قسەی ئەوە ووتمان نابێت کەسەوە وتی ئەوی ئینفیسالی نەبێت گەواتە ئەوە خۆی قسەی ئوستادە ینی ئەو شتە ساڵی 1959 لەلایەن کۆمەڵێک لە خوێنکاران و ڕۆشنبیرانی کوردەوە دامەزراندنی ڕێکخراوێک بە ناوی کۆمەڵەی ئازادی و ژیانەوەی کوردستان کاژیک ڕادەگەیەندرێت. زۆربەی دامەزرێنەرانی ئەم ڕێکخراوە نەتەوەییە هەم لە شاگردانی بەشیر و هەمی ژیانبینی ئەوان بۆ بابەتی نەتەوەیی و کێشەی کورد لەگەڵ بۆچوونی بەشیر یەکانگیر دەبوونەوە. ئایا دامەزرێنەرانی کاژیک لە کاتی خۆیدا هیچ ڕاوێژێکیان بە ئوستاد کردووە بۆ دامەزرانی ڕێکخراوەکەیان؟ بیرۆکەی کاژی وەکو بیرۆکەیەکی نەتەوەیی گشتگر کە هەر چەندەیانی لە شێوەی ئۆرگانیزابوو بەڵام کاژی قەت ڕۆژ لە ڕۆژان خۆی ناو نەناوە حیزب ئەنووسرا مەسەلا حیزبی کاژی مام خۆی کۆمەڵەی ئازادی و ژیانەوە و یەکێتی کورد کۆمەڵەیە ئەوە کۆمەڵی نەتەوەیی خۆی بەخۆی ناڕێ حیزب یعنی کۆبوونەوەیە کە کۆمەڵێکە هەتا کۆمەڵ خۆی وشەی کۆمەڵ خۆی کۆمارە کۆم هەوارە کە وشەی عەرەبی جمهور لە کۆم هەوارەوە هاتووە دیار بیرۆکەی دروستبوونی کاژیک حیزبی کاژیک کۆمەڵی ئازادی و ژیانەوە یەکێتی کورد کە لە 1959 دروست بوو لە ناو دوکانەکەی بەشیر موشیرە لێەوە سەرچاوی کرد لە نێوان من و دکتۆر جەمان لەبەزە کە هەمیشە گەیشتین ئەو ڕایی کە کورد پێویستی بەوەی حیزبێکی نەتەوەیی هەبێت و ڕابەرایەتی ئەو نەتەوەی بکە لەوەوە زۆری ڕۆژ کە لەوێدا ئانیشتین لەو مەسلەی کۆڵاینەوە و هێڵەپانەکانی ئەو بیرۆکەیەمان ئەکێشە نەتەوەیی ئەو کەسەیەک هەوڵە هەموو حیزبەکان بخاتە ژێر چەترەوە ئوستازیش هەموو کوردی ئەویست بک بە دۆستی خۆی و لە خۆیانی نزی کاتەوە اینجا ئەگەر پرسی پێکرابێ یا پرسی پێ نەکرابێ دیارە ئەو شتە ینی لە گیانی ئەوەوە سەری هەڵداوە هیچ من جیاوازیەک نابینم لەوە کە بە ئوستاد پرس کرابێن چونکە پێویست نەبووە ئەو شتە. سەرباری ئەوەی دوکانی ئوستاد بنکەی کوردایەتی و ناوەندی پلانداڕشتن بوو بۆ تێکۆشان هەروەها سەنگەرێکیش بوو بۆ کۆبوونەوەی شۆڕژێڕانی چەپ و هەموو ئەوانەی دژی ڕژێمە سەرکوتکەرەکان تێدەکۆشان.
ئوستاد خۆی پێی وابوو لە دوکانەکەی ئەودا لەو ماڵە ئاوەدانەدا نەخشەی شۆڕشی چواردەی تەمووس داڕێژراوە. لەو ساڵانەوە کە ئەو خایەتەکە بزم نازان 26 لەو وەختەوە جێی کورد بۆ تا داخراوە ئەوە هەمونەوە کوردێکیش ئەخە مەسەلەوەی کێ بۆ ڕۆژە گێڕایەوە کە بیرێتی مزارە هات پارسەوری تەمووس بەبەر ئەوێ ئاڕۆی بۆ وەزارەتی دیفاع بکەم خەزە وەزارەتی دیفاع بوو هەرچی ئەگەیشتە ئەوێ ئەو من قسەی باوکمەها جارێک هاتوو باسی لەوێ دانیشتە بوو سەری مزارەکە مزارە مەسیرەی یەکی ئەیار 24 سعات دەوامی کرد بەغا 354 بەڵام ملیۆنێک بەڕاستی اشتراکی کرد لە دەرەوە فەلاحاتۆی ناتۆ چیاتۆ هەرچی ئەگەیشتە بەردووکانی بەشیر یەکسەر عەرەبیە کوردیە عەرەبیە کوردیە بەشیری شەڵە سا ئەوە سەلامی بۆکردن بە پێوە بەس لە بەردەمی دوکانە عەرەبیە کوردی عەرەبیە کوردیە ئێمەش بۆمان دروست کرد ماکو زەعیموتی لە ئیزرابەکە مزارە و ئیزرابی تێکەڵا کرد چیانە و تم عەرەبەکانیان و ماکو زەعیمی لا کەریموتێ ئێوە تممان و ماکو شبیر ئیلا بەشیر ئێوتی ئەمە بڕێن پێشە شێبە دوکانەکە وەسا و دەستمان پێکرد ماکو شبیر ئیلا بەشیر ماکو شبیر ئیلا بەشیر دوو وێزگەی سیاسی زۆر گرنگ لە ژیانی بەشیردا هەن. وێزگەی یەکەم ساڵی 1920 وێزگەی دووهەمیش ساڵی 1930 ئەو دوو جارە بەشیر بۆ پەرلەمانی عێراق بەرئەندامە. ئوستاد ئەو دوو جارە بە مەبەستی بوون بە ئەندامی پەرلەمانی عێراق خۆی کاندید دەکات. سەرباری ئەوەی لە کاتی کاندید بووندا بەشیر و لایەنگرانی هەڵمەتێکی فراوان لە شارەکانی کوردستان و بەغدا دەست پێ دەکەن بەڵام لە هەردوو جارەکەدا سەرکەوتن بەدەست ناهێنێت و کۆی دەنگەکانی بەشی ئەوە ناکەن بەشیر ببێت بە ئەندامی پەرلەمانی عێراق. لە بەیانی هەڵبژاردننی ساڵی 1920 کە لە گۆڤاری زاری کرمانجی ژمارە 3 ساڵی دووەم لاپەڕە 8 لە ساڵی 1920 بڵاو کراوەتەوە بەم شێوەیە بەشیر ڕووی قسە و خواستی لەگەلی کورد کردووە. بۆ هەموو کوردان ئەی کورد ئاگاد لێ بێ و چاو بکەرەوە ئەوە وەختی ئینتیخاب هات ئەم جارە دەبێت زۆر وریابی خۆشت دەیزانی کە مەبعوس لە مەجلیسدا ڕاستە و ڕاست وەکیل و مۆمەسیلی ئەو قەومە یا ئەو وڵاتەیە کە لێەوە ئینتیخاب کراوە دیسان معلومە ئەم مەبعوسانە بەخصوص وەتەنپەروەری سەویەی علم و عیرفان مدافعکردنی حەق و حقوقی ئەو فەردانەی ئەوانیان ئینتیخاب کردووە بە قاڵبێکی حەقیقیە دەناسرێت. سەویەی علم و عیرفان و وەتەنپەروەری مەندووبێک بە تەواوی ئاوێنەیەکی علم و عیرفان و وەتەنپەروەری میلەتەکەیەتی. ئیتر ئێمە هەرچی بە وەزیفەی ویژدانی و ملمانزانی عەرزمان کرد. اینجا قبولکردن یان نەکردنی حەواڵەی ڕای بەڵندی میلەتە خۆشەویستەکەمانی دەکەین. خوا شاهیدە میلەت بۆ پیاوی چاک گریانە هەر ئەوەندە و حورمەت 27/1/1928 بە ناوی کوردانی جگەر سوتاوانەوە بەرگدرو بێ موشیر. جار بۆ نایبیش خۆی پاڵاوتووە بەیانەکانی لە ڕۆژنامەی ژینای هەردووکی یەکیان ساڵی 28 ئەو لەوێ ئاڵێ زۆر کەستان هەڵبژار هیچیان بۆ نەکردن ئەم جارە من هەڵبژێرن ئەو پەڕەکەی و کۆوانی شتان بۆ ناکەم ناڵێشتان بۆکەم وتان بۆکەم ئەوە یەک بەس ئەوی تریان ساڵی 36 پاش بڵێن کودەتا ئینقلابی بەکر سەدقی مامۆستا بەشیر خۆی تەرشێح کردووە جیا لەو ڕەفیق حلمی لە بەیانێکی هەیە ئاڵێم حکومەتەینی بەکر سەدقی جاوە هەندێک برادرمان ڕایان باش نییە لەسەر بەکر سەدقی بەڵام ڕای من وانە من لەگەڵەوام کە کورد بۆ چکە
کۆمەڵێ لە زابتەکانی دەوری ئەوم دی بەڵگە زۆرە کە کورد بۆ مەسلەی دەوڵەتی کوردیش لە مێشکیا بووە. ئەو ڕەفق حلمی ئەڵێم حکوومەتە لە ڕێی شەرەفەوە هاتوۆتە سەر حکم. ڕێی شەرەف ینی کودەتایە انقلابەکەیە. لەبەر ئەوە من خۆم و میرزا تۆفیق قەزاز و خەڵەف شەوقی داودی ئەپاڵێەوەم بۆ پەرلەمان بەیانێکیان هەیە. بەڵام لە هەر ئەو ژمارەیەکە بەیانێکی مامۆستا بەشیری تایە کە خۆی پاڵاوتووە بەیانەکەی بەشیر بەراوردی بکە لەگەڵ بەیانی شوێعەکانی ئەو سەردەما ئەرو تێکستەیە نەسەیە. قسەی خۆش و قسەی نەستەق، ڕەخنەی پڕ لە پێکەنین و بۆ چوونی ڕاستە و خۆ، شێوازی گرنگ و سەرەکی ئوستاد بوونە بۆ دەربڕینی هەستی خۆی، تەنانەت زۆربەی نووسین و بەرهەمەکانیشی هەر بە قسەی خۆشدا ڕێژراون. ئەو ڕەخنەگرێکە کە هەمووان دەخاتە پێکەنین و هەموو شتەکان بە زمانی گەمە و شۆخی هەڵدەسەنگێنێت. لەو کاتا وەزارەتی تازە لە ئێران دروست بوو عەباس خەلعەتبەری بوو بە وەزیری دەرەوە ساڵی 61 بوو. کۆنگرێکی گەورەی پێکێنا بوو ئەنواعی ڕۆژنامەنووسی ناوە و دەرەوە لەوێ کۆبووبوونەوە لە پایتەخت لە تاران. یەکێک لە ڕۆژنامەنووسەکان ئەڵێ ئێوە لەبارەی کێشەی کوردەوە ئەڵێن چی؟ بەرنامەتان چییە؟ عەباس خەلعەتبەری کە وەزیری دەرەوەی ئێرانە بێ ئەڵێ لە ئێرانە شتێک نەی پێ بڵێن مەسەلەی کورد، چونکە کورد و فارس یەک میلەتن. لەبەر ئەوە ئێمە کێشەیەکمان نییە بەو ناوەوە. بەشیر موشیر وتی بە بامجەلال تو وتارێکم بۆ بنووسە ئەمن ئەمەوێ جوابی بدەم. وتی خۆشی دووسێ قسەی کرد. وەڵام مامجەلال بۆ ڕۆژی دوایی وتارێکی دوور و درێژی بەناوی بەشیرەوە بڵاو کردبووەوە بە مانشێتی گەورە لە لاپەڕەی ناوە نووسرا بوو ئەلئوستاذ بەشیر موشیر يرد على تصريحات وزير الخارجية الإيراني. ناڵەکانی هینیان هەبوو دوو ناویان هەبوو اینجاوە لە بەغدا یەکێکی ناوی شامیل بوو کە بچووە سلەیمانی پێیوت یا شێرکۆ یا شێرچای ناوەکانیان بەو شێوەیە بوو و ئەوان لە بەغدا گەورە بوون. بەڵام ئەوان لە باوکیان بەڕاستی ینی کوردایەتیان بۆ مابووە و زۆر ڕێزی باوکیانە کردوە بە گەورەیان نەزانی بە گەورەی کوردیان نەزانی. دایکیان عەرەب بووە؟ بەڵێ دایکیان وەڵڵا دایکیان کورد بوو بەڵام بە ئەویش کوردی نەزانی بە عەرەبی قسەیە کرد. جا ئەوە هەیە ڕۆژێکیان تەماشام چوینە ماڵەوە دایکی شامیل لەوێ نییە. ئێمە مستاوە دایکی شامیل کە کتی جوابمان چۆن کوتی و قەحبە بابە عەرەب دەرچوو ئێمەش جوابماندا. چۆن عەرەبەوە چەند ساڵە لەگەڵ جەمەش لە شامیلم پرسی وتمەوە دایکرد لەکوێ والله طلعت عربية أنا شلون نخليها بالبيت وتي احنا همين طلعناها وتي مش دەرمان کرد. خەڵکی زۆر گیرا بوو وتی ئێمە ئەوەی کە لە حەبسخانەکەین خواخوامان بوو کەس نەزانێ ئێمە کوردین کەچی ئەو هاتووەڵێ سەگ بابانە چەند ئەمین دەڵێم ئەمین گەورەی کوردم ناچێتە دیماغیانەوە نەزان کە کووردە نەزان کە کووردە کەچی ئەو بخاتە دیماغیانەوە کە گەورەی کووردە. لەبەر ئەوەش گرتیان کە گوایە زۆر کاغەزی بۆ دێ لە دەرەوە لەبەرەوە ئێمە خۆمان ینی زۆر پێمان ناخۆش بتۆن وڵی ڕەنگە لەسەر کاغەزەکانی ئێمە گرتی بێتیان بۆکو خۆی ینی باسی کردو و تویان تۆ فەردەیە کاغەزت لە شەرقەوە بووە تۆ فەردەیە کاغەزت لە غەربەوە بووە هاتوو تۆ چیت؟ ئەویش باگیان کردبوو لە پۆلیس ئەویش وتبووی من فەیلسوفم وعند الإيجابي شاعرم. کابرای کە تاقیقی لەگەڵا کردبوو وتووی بۆ تۆ شەهادەکەت چییە؟ وتووی من لە کولەی ئەرکانی حرب لە ئەستەمڵ دەرچووم. وتووی کوا شەهادەکەت؟ وتووی اینجا بۆ ئێوە ئێڵن خەڵکی شەهادەی خۆی بدۆزێتەوە؟ وەڵای ئیتر ئەو وەختە تەمەنی لە 70 بەرەو ژوور بوو گرتبوویان ئەوەی من یعنی بیستمە لەبارەی گرتنەکەیەوە کە ئەو
پاژیۆڕوان ماندووە بوو ینی ئەبواە بچوای ماڵەوە ئیسراحەتیشی بکردایە لە گەرمای تەمووزا لە بەغا زۆر تینوویە بێت داوای نەختی ئاوەکە هێنا بۆیانە دەرەوە ئاوی بەلوعا لە بەغا لە مانگی تەمووزە ئەکوڵێ ئەیژ توێ ئەم ئاوە گەرمە ناخورێتەوە لەقەیەکیان پیاکێشا بوو و کەوتبوو ئیتر پاژەوە وەزعی خراپە بێ بەرەڵایەکەن پاژەوەی بەرەڵایەکەن چەند ڕۆژێک لە ماڵەوە ئەبێ و لە 30 تەمووزی ساڵی 1963 کۆچی دواییەکە. ساڵی 1963 بۆ یەکەم جار لە ڕێگەی کودەتای سەربازیەوە بەعسیەکان لە عێراق دەسەڵات دەگرنە دەست. هاتنی بەعس واتە کوشتن، گرتن و ڕاونانی خەڵک. لە بەغدای پایتەخت بەعسیەکان خەڵکێکی زۆر دەگرن. یەکێک لەو کەسانەی لەلایەن بەعسیەکانەوە دەستگیر دەکرێت ئوستاد بەشیرە. ئەو دەمە نزیکەی ساڵ و نیوێک بوو کە شەڕی حکوومەتی عێراق لە دژی گەل و خەڵکی کوردستان دەستی پێکرد بوو. پاش ئەشکەنجە و ئازارێکی زۆر بەعسیەکان ئوستاد ئازاد دەکەن، بەڵام دوای ئازادکردنی بە ماوەیەکی کەم لە ڕۆژی 30 مانگی حوتی 1963دا دڵی گەورە و پڕئەڤینی ئوستاد بۆ کوردستان و خەڵکەکەی لە لێدان دەکەوێت. ئەشکەنجەدانی ئوستاد لەلایەن بەعسیەکانەوە بە شێوەیەکی دڕندانە هۆکاری ئەوە بووە کە ئوستاد پاش ئازادبوونی بە ماوەیەکی زۆر کەم کۆچی دوایی بکات. بەشیر لە بێکەسی و غەریبیدا کۆچی دوایی کرد. خۆی هیوای دەخواست تەرمەکەی ببەنەوە بۆ شاری سلێمانی و لە گردی مامەیارە بینێژن، بەڵام ئەو ئاواتەی نەهاتە دی و گۆڕغەریب بوو. لە سۆنگەی ڕەوشی نالەباری ئەو ڕۆژگاری کوردستان و عێراق بەگشتی و شاری بەغدا بە تایبەتی ئوستاد لە گۆڕستانی شێخ معرفی کەرخی لە بەغدا بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر کەم لە قوتابی و شاگردەکانی بە خاک دەستپێرێت. دیارە مامۆستا بەشیر مشیر ئوستاد نەمردووە بە قوربان، یعنی بەلەش لە ئێمە دوور کەوتۆتەوە، بەڵام بەگیان ئەوتە لە ناومانە ئێستا باسیەک. ئەو وەفاتەیە بوو بە کۆستێکی گەورە بۆ ئێمە. یەکەم لەبەر ئەوەی ئێمە زۆر دڵمان نەکرایەوە بۆ پیاوە، زۆر سەرسام بووین بە قسەکانیەوە، بە هەڵوێستەکانیەوە، بە شەخسیەتی خۆیەوە، بە ڕۆحسوچەکەی خۆیەوە و بەو قسانەیش یاخو بەو نووسیدانەی کە ئێمە ئەمان نووسی و لەوەوە سەرچاوەکەیمان هەڵەهێنجا، یعنی سەرچاوەیەک بوو بۆ بەرهەمەکانی ئێمە. لەو هەموو ڕوانەوە بۆ ئێمە کۆستێکی گەورە بوو و کارێکی زۆری کردە سەر دەرونی ئێمە. لایەنی دووەم کە زیاتر کاریگەر بوو، ئەو بۆ ئێمە سەرمان لێ تێکچووتوایە و سەرمان لێشێەوە. ئیتر بارگاکەی ئەو نەما، دوکانەکە نەما. ئێمە ئەو دوکانی ئەو کردومان بە بارگایەکی هەم ئەدەبی و هەم سیاسی لێمان تێکچوو. بەشیری بلیمەت دەمرێت، بەڵام تەنها بەلەش دەڕوات و کۆچ دەکات. ئەوە تا پاش نزیکەی نیو سەدە لە مردنی ئەو بلیمەتە بەشیریستان بە دڵگەرمی و بە خۆشەویستی بێوێنە و بێسنوورەوە باز لە مامۆستا بەشیری خۆیان و بیر و گیان بینی ئوستاد دەکەن. ئەوە تا پاش 10 ساڵ لە مردنی ئوستاد گەورە بەشیریستێکی وەکو دکتۆر ئیحسان فوئاد لەبارەی بلیمەتەوە دەفەرموێت: بەشیریزم جۆرە لێدوانێکی هەمەلایەنە، خەونەکانی نەتەوە ڕادەژەنێت. وتوی من ئەمانە نازام ئیلان و بیلان ئەبێ هەر گۆڕەکەم ببنەوە بۆ گردی مامەیارە لە تەنیش پیرەمێردەوە ببنێژن. وتویان آخر بۆ وتوی ئیتر من لەگەڵ ئەم عەرەبانە ئیدارە ناکەم. پیرەمێرد دەڵێ لە ڕێنی تەبعی خۆم بەشی دەستێجلی بۆ ناردوم، یعنی خاکی ئەڵێی فۆرمەی موشیریە کراوە بەبەر فۆرمەی موشیری. جاوەڵی بەشیرەکەی ناوەڵێ ئەمە بەشیر موشیرێکمان هەیە حسیاتی ئەو بەرامبەر بە کوردایەتی، یعنی هەستی ئەو دابەش بکەی بەشی هەموو کوردەکە، یعنی هەستی ئەو لە کوردایەتە بەشیکەی بەشی هەموو کوردەکە و ناسی کوردایەتی زۆرە. جا ئەو هەستە شۆ دروست بووە، کەی دروست بووە، لەو دووریە لەو فڵانە کۆمەڵە شتەی ئێمە بەو هینیە نەماگرتە بوو، بەو جدیاتە.
بیستومە گوایە یعنی ئەو توێتی شتێکم نووسیوە خستومە لە ناو سندوقێکەوە وە سندوقەکەش لە ناو سندوقێکی کایە وە سندوقەکەش لە ناو سندوقێکی کایە ئەو حەلە گوایە بیەنە دەست من بیخوێنمەوە بزانم چییە ئەمانە سندوقێکی گەورەی هەبوو ئەتوانم بڵم ئەوەندەی نیوەی ئەم مێزە دایمە قفڵێکی پێوە بوو کەس لە پشتی دوکانەکەی دوو بەش بوو و تەختەبینی کردبوو دەرگای لەبێنیا بوو سنوۆکە لە پشتەوە بوو هەر شتێک لەو بابەتانە دیکۆمنتێ وەسیقەیە یاخو بەیانە یاخو هەواڵە یا شتێک کە خۆی بەلای و گرم وایە ئەی خستە ئەو سنووقە و قفڵەکەی لێ ئایە و دایەخستەوە ئەو سنووقە پڕ لە ئەو بابەتانە ئەو سنووقە پێشەوەی وەفات بکە بەشیر موشیر وەسیەتی کرد ئەم سنووقە ئەبێ داخراو بێ نابێ بکرێتەوە تا ئەو کاتەی جەمال لەبەزێتەوە ئەبێ ئەو بیکاتەوە ئێمە لەسەر فەلسفەی بەشیر لە ڕۆین بەڕێوە بێگومان واز لەم ڕێیە نایەنین وەسەر ئەم ڕێیە دەڕۆین بەڕێوە پێمان وایە ئەم ڕێیە ڕێ ڕاستە چونکە ئوستاد نە دوژمنی کەس بووە نەڕقی لە کەس بووە ویستۆتی نەتەوەکەی خۆی هەمووی لە دەوری چرای بە شیریزم کۆ بکاتەوە کە هەمووی دڵسۆزی و بەڕاستی یعنی خۆشەویستیە و هیچی دیکە نییە اینجا ئەوی لەسەر ئەم ڕێیە دەڕوا باشە ئەوی لەسەر ئەم ڕێژ ناڕوا با بڕوا بوو بە دیماغ